سپاسی گرمی همو هاوڵاتیانی کوردستان بەتایبەتی موچەخۆران بکەم. کابینەی نوێی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستان سپاس دابەش دەکات و دەستگا خێرخوازیەکانی کۆمەڵی دادگەریش هاوکاری مادی دابەش دەکەن. دەستگای خێرخوازی بەخشین هاوکاری 100 کەس لا نەخۆشان و هەژاران و کەم دەرامەتان دەکەن کە بۆ هەر کەسێکیان بڕی 150,000 دیناری پێدرا. پرۆژه ئەمڕۆمان کە هاوکاریکردنی 100 خێزانی هەژار و نەدار و نەخۆشی درێژخایەن و هەروە چینێک لە مامۆستایانی ئاینی کەم دەرامەت هاوکاری کران کە دیارە بڕی 15 ملیۆن دینار لە ناخێرخوازانەوە دابین کرا بۆ هەر خێزانێک بڕی 150,000 دینار بەسەرێندا دابەش دەکەین. لێرەوە بەڕاستی من دەمەوێت سوپاسی خێرخوازان بکەم کە هاوکاریەکان لە ڕێی دەستگای بەخشینەوە دەگەێنن بە خەڵکی هەژار و نەدار بۆیە بەتایبەتی لە ئێستادا لەم مانگەدا کە 2 مانگ لای داوە موچە نەدراوە بە فەرمانبەران و ئەو کەسانی کە موچەشیان نییە کرێنشینن بەڕاستی ئەو چینە هەژارانە زۆرن ئەو ناوانەکە لە لای ئێمە پێویستیان بەو هاوکاریان بۆیە داوا دەکەم خێرخوازان هاوکاری بگەینە دەستگای بەخشی بۆی بتوانین هەر ڕۆژەی لە شارێک و لە شوێنێک بتوانین خەڵکێکی هەژار هاوکاری بکەین. قورئان لە بۆ چی ڕێپیشاندەرە لە بۆ ئەو کەسانەی ئیمانیان بەخوای گەورە هەیە بە ڕۆژە قیامەت هەیە عەمەلی ساڵحەکەن و هەروەها خێر و خێراتەکان چاکە دەکەن و سەبارەت بەوەی ئایا بە ئاشکرا بکرێ یان بەدزی بکرێ قورئان فەرمێ هەردوو شێوەکەی دروستە ئین تبدوا الصدقات فنعما هي وإن تخفوها وتؤتوها الفقراء فهو خير لكم. ئەگە بکرێ بشاردێتەوە ئینسان بتوانی بشێریتەوە ئەو زەویکە ئەوە باشترە لە بۆ تەکفیری سەیئات لە بۆ لێ خۆشبوون لە بۆ ئەوەی کە خوای گەورە زیاتر سەربەرزی دنیا و قیامەتیان بکە. بەهۆی ئەو قەیرانە دارایی و بێ ئیشیەی بەهۆی دابەش نەکردنی موچەوە دروست بووە هاوڵاتیان دۆخی داراییان ڕوو لە خراپیە و داوا دەکەن خێرخوازان زیاتر هاوکاریان بکەن. ژیان زۆر ناخۆشە هەتا بناوت پێویستم بە ئەمەلیاتەکە لێرەوە بۆ مەکرێ بوو ئێرە بۆ پشت لە پشتەوە ئەنا چابمەوە بەس لەبەر باریش دارایی ژیانت دیکە نییە ناچارمە وەزعاوە بڕۆمە ڕێوە ژیان زۆر زۆرفم زۆر ناخۆشە حەسەن خانی خۆمە بەس بژۆی ژیانم نییە و کاسبکەرم نییە لەلای مادێنەوە مادی سفرم مش تەمەنا ئەەکەم بۆم بکرێ و چابمەوە داوای ئەەکەم کۆمەکی زیاتر بکەن و بۆ ئەو فەقیر فەقەرانە حاڵ وەزعمان زۆر خراپە کرێتیم سێ منداڵم هەیە پیاوم نییە هاوکاری بەخشین تا جێیەکی باشمان لۆ دەگری هاوکاریەکەیان باشە خوا لێیان ڕازی بێ دەستخۆشیان لێ دەکەم زۆر سوپاسیان دەکەم هاوکاریەکانیان زۆر باشە دەستخۆشیان لێ دەکەم ماڵیان ئاوا بێ خوای گەورە هەزار ئەوەندەیان بداتێ خوای گەورە پاداشتیان بداتەوە ئیشاڵڵا دەست چاویان خۆش بێ مەمنون. دەستگای خێرخوازی بەخشین لا پرۆژەیدایە بەهۆی ئەو قەیرانە داراییەی کە بەرۆشی فەرمانبەرانی گرتووە لە ڕێگەی خێرخوازانەوە زیاتر هاوکاری کەسانی کەم دەرامەت بکەن. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.